ئەنوەر ئێوە چی دەڵێن وەکو نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسان سەبارەت بۆ بڕیارەی حکوومەت پێت وایە بۆ نمونە گەڕاوەتەوە بۆ ئێوە کە تاوەکو ڕای ڕۆژنامەنووسانی بەزموونی وەک ئێوە وەربگرێ؟ زۆر سپاس. لە ڕاستیە بەڕەسمی حکوومەتی هەرێمی کوردستانی لایەنی پەیوەندیدار ئێمە ئاگادار نەکردووە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە بە پێی یاساکە ئەبێ لە ڕێگای سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانەوە هەر ڕێکارێک بگرنە بەرەوە. یەکەم دووهەم کاک جیاوازی هەیە لە نێوان دادگاییکردن و داخستن. ئەگە قسەکە لەسەر دادگایە ینی NRT سکاڵای لەسرە بۆ دادگا ئەوە کارێکی نۆرماڵ و یاساییشە بە پێی یاسای ژمارە 35 ساڵی 2007 یاسای کاری ڕۆژنامەنووسی هەموو کەناڵێک قابلی ئەوەیە بچێتە دادگا و مەسەلەن کەیسی هەبێ و مامەڵەی لەگەڵ بکرێ و غەرامەکەشی لە حەدی عەلا 20 ملیۆن دینارە. ئەگەر مەسەلەن بسەلمێنرێکە تەشهیری کردو سوکایەتی کردو یان مخالیفی یاساکانی کاری ڕۆژنامەنووسیە. بەڵام سەبارەت بە داخستن ئەوە مخالیفی ئەو قانونەیە و سندیکای یاسای کاری ڕۆژنامەنووسی ڕێگا نادا بە داخستنی هیچ کەناڵێک. بۆیە هیوادارم مەسەلەن ئەوە ئایا حکوومەت قەرارەکەی ئەوەیە کە بیەوێت دای بخە لە هەرحاڵدا بە داخستنی قانونی نییە، کارێکی یاسایی نییە. ئەمە خاڵێکی تریش ئەوەیە کە لە ڕاستیە مەسەلەن بیرکردنەوە لە داخستنی NRT وەر کەناڵێکی تر مخالیفی ئازادی ڕۆژنامەگەریە، مخالیفی ئازادی بەیان و ئازادی بێ قەید و شەرتی سیاسیە و لە ماوەی ڕابردوودا ئێمە هەمیشە هەوڵمانداوە کە مەسەلەن نابێ لە جێر هیچ فشارێکە نە ڕۆژنامەنووس بگیرێ نە کەناڵی میدیایی دابخرێ و تا ئێستاش خۆشبەختانە هەوڵمانداوە کە ئەم بابەتە ئاوا بچێتە پێش. بەڵام ئەوەی کە بەهۆی ئاڵۆزیەکان و خۆپیشاندانەکانەوە مەسەلەن لایەنێکی پەیوەندیداری حکوومەت سکاڵای هەیە لەسەر NRT تەبیعیە مەسەلەن هەم NRT نوێنەرەکەی بچێتە دادگاوە هەم حکوومەتیش سکاڵای خۆی بکە. ئەمە مافێکی قانونیە بەڵام ئەگەر سەر بکێشێ بۆ ئەوەی داخستن بە بیانی جۆرا و جۆر بە نەزەری من ئەمە کارێکی باش نییە و کاری خراپە و بەڵام تۆ دەزانی کە نووسنگەکانی ئەو لێر و دۆک داخراوە. بێگومان ئەمە کاری میدیایی ئەمە دەکرێت. بێگومان ڕۆژنامەنووسان و پەیامنێرەکانی ئێمە تاوەکو ئێستا بێسەر و شوێنە. بێگومان ئەمەش مخالیفی ئەم یاسایە و لە هیچ کوێ یاساکەیان نییە و لە هیچ کام لەو قانونانەی کە تایبەتن بە ئازادی و حڕیەتی تعبیر لە هەرێمی کوردستان ڕێگا نادا نووسنگەکانی هیچ کەناڵێک دابخرێ. ئەمە بەڕاستی پێشێلکاریە بەرامبەر بە کەناڵەکەەوە بەرامبەر بە ئازادی ڕۆژنامەگەری و بەداخەوە ینی لایەنی پەیوەندیدار کە حکوومەتی هەرێمی کوردستانە کاک چیابێ ئەوە بزانێکە هۆکار و فاکتەری خۆپیشاندانەکان کە لەوە نیگەرانە NRT نییە. NRT یەکێکە لە فاکتەرەکان. ڕاستە NRT خۆپیشاندانەکانە گوێزێتەوە ڕەنگە بە جۆرێ لە جۆرەکان ڕووماڵ و تەختی بکە، بەڵام لە ئەسڵا فاکتەر و هۆکاری تر هەیە بە خۆپیشاندان و ئەتراز و ناڕەزایەتیەکانی خەڵک. نەخستۆتە سەر زام و داواکارەکانی خەڵک. بێگومان ئەوە ڕاستە، بەڵام خۆی گرفتەکەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لە هۆکارە ئەسڵیەکە بکۆڵێتەوە کە بۆتە هۆی خۆپیشاندان و ئەتراز و ناڕەزایەتی خەڵک. بۆیە بە هەر شێوەیەک هیوادارم کە حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ لایەنێکی سیاسی نەک بۆ NRT بیر لە داخستنی هیچ کەناڵێکی میدیایی نەکاتەوە کە ئەبێتە هۆی پاشەخشەی کاری ئازادی ڕاگەیاندن و لەگەڵ ئەو بانگەشە دیایەش نایەتەوە کە ئێمە لەماوەی ڕابردوو بەرداوامێکین کە میدیا ئازادە، کەناڵدا ناخرێ و بەداخەوەی کە جەناب دوتر نووسنگەکانی ئێوە داخرێ و مەسەلەن ڕۆژنامەنووس گیراوە و بە تەنها ڕۆژنامەنووسەکانی ئێوە نین. ینی بەداخەوە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا یا با بڵێم لە سەرەتای ساڵی تازەوە ڕادەی پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان زۆر بووە بە ڕادەیەکە تەسەوڕ نەکراوە. زۆر باش کاگەنوەر وەکو سندیکا پێتان وا چیتان پێ دەکرێت؟ ینی تۆ دەزانیت کە لە کاتی پێشێلکردنی مافی ڕۆژنامەنووسدا ینی ڕۆژنامەنووس چی هەیە؟ تەنها کامێرە و ئەوەی کە ڕای خەڵکە دەیگوازێتەوە. لەگەڵەوەدا تۆ ئەگەر بەراوردی ناوچە جێناکۆکان کە لە چەند کاتژمێر ڕابردوو ڕۆژنامەنووسێک لەوێ لێی دراوە، ینی تۆ چۆن دەی وێنای کوردستان دەکەی بەوەی کە مافی خەڵکەکەی خۆی دەدا لە کاتێکە ئاوا ماماڵە دەکەی و چۆن داکۆکی لەوێ دەکەی و ئێمە پێیامدێرێکمان 4 ڕۆژە بێسەر و شوێن نازانرێت لەکوێ زیندانی کراوە لای کێیە؟
لە ڕاستیە کاکچە ئێمە لە نێوان ڕۆژنامەنووسان و حکوومەت و هەموو لایەنەکانی تر ئێمە بێ قەید و شەرط پشتیوانی لە ڕۆژنامەنووسانەکەین و لە بینی کەناڵەکانی میدیا و ئەحزابی سیاسی و جهتی حکومی ئێمە بێ قەید و شەرط پشتیوانی لە کەناڵەکانی میدیاکەین ئەوە بڕاوەتەوە ئەوە مەسەلەن ئەرکی ئێمەیە و یاسا دیاری کردووە ئێمە خۆمان پێمان وایە نوێنەرایەتی بەشێکی زۆری ڕۆژنامەنووسانەکەین وەلانی کەم خۆم پێم وایە هەموو ئەوی ڕۆژنامەنووسیکە تا ئەو شوێنەش کە مەسەلەن گرفتی لە بەردەمایە یاسا و دادگا ئەتوانێت یەک لای بکاتەوە ئێمە لەگەڵ ئەمە یەک دووهەم کاکسیا ئەزانین گرفتێکی نارتی ڕەنگە ئەوەیە کە مەسەلەن خۆی ئێستا سەر بە یا با بڵێم نزیکە لە جوڵانەوەیکی سیاسیە سەر بە جوڵانەوەیکی سیاسی ئەمە زۆر جار لە بینی ئەم بزوتنەوە سیاسی و ڕووماڵکردنی خۆپیشاندانەکان ڕەنگە ئەرکەکەی تێکەڵ بێ و حکوومەت نیگەران بکە لەوەی کە مەسەلەن هانی خۆپیشاندانەدا نەگەوەی کە ڕووماڵی خۆپیشاندانەکە بە نەزەری من ئێستا بەپێی پرەنسیپە نێودەوڵەتیەکان دوو سێ خاڵ بە تایبەتی زۆر گرنگن کە نابێ میدیا خۆی لێبدا و بەدەر لەمانە میدیا توانێت کاری ئاسایی خۆی باش خۆبەتەنا کاک ئەنوەر دەزانیتانی تەنای نارتی لە کوردستانە نییە میدیایەکی زۆر بێشمار لە کوردستان هەیە ینی بۆچی نارتی ئەمریکا دەگرێتە ئەستۆ و ڕای هەموو خۆپیشاندەران و خەڵک دەگوازێتەوە وەکو کاگلەتیفیش باسی کرد ینی بەشی زۆری لایەنەکان لێ نارتی و قسە دەکەن ڕۆژانە و دەرفەتیان پێدراوە کە وەڵام بدەنەوە بەڵێ وایە ئەزانی کاکچیە قسەکەوەیە کە نارتی خۆی لە سەرەتاوە بە سربەخۆ بێلایەن دامەزراوە مەسەلەن ئەوە خاڵی پۆزتیفی دیە و دوایش مەسەلەن کە سەر بە جوڵانەوەیەکی سیاسیە بە نەزەری من خاڵێکی نێگەتیو نییە منویستم ئەوە ڕوونکەمەوە کە لە نێوان خۆپیشاندان و لە نێوان ڕووماڵی خۆنیشاندان حکوومەتی هەرێمی کوردستان یا با بڵێم لایەنی پەیوەندیدار کە سکاڵای لەسەریەوەی پێی وایە ئێوە هانی خۆنیشاندانەدەن نەک ڕووماڵی خۆپیشاندانەکە نویستم ئەوە بڵێم بەپێی پرەنسیپەکانی نێودەوڵەتی چەند خاڵێک هەیە مەزەن کە میدیا و ڕۆژنامەنووس نابێ خۆی لێبدا یەکیان هاندانی تیرۆریزمە یا تیرۆرە دووەم هاندانی ڕاسیزمە وەتە شیرە کە بە نەزەری من ئەم سێ خاڵە نەکردووە نارتی لە ئێستاە بۆ ئەم مەوزوعە مەسە ئەمانەی نەکردووە بۆیە مەسەلەن قسەکردن لەسەر داخستنی یان شایعی داخستنی بە نەزەری من کارێکی خراپە و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە هیچ شێوەیەک ناچێتە ژێرباری ئەم داوایە وی وادارم حکوومەتیش بیل لە داوایەکی ئەوە نکاتەوە سەبارەت بەوەی کە جەنابەت دێڵێ بەڕاستی یعنی ئێمە کاکچیە سەدان جار ئەم راپۆرتانەمان داوەتە حکوومەت وەزارەتی ناوخۆ و IFJ و لایانی معنی پیشەی و میهانی لە ئاستی دنیا و ئێمە خۆشمان لەگە حکوومەت باسمان کردووە کە ناکرێت تۆ بەردەوام پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسکەی و بۆ معلوماتی جەنابەت نزیکەی تا ئێستا ڕەنگە کۆی پێشێلکاریەکان گەشت بێتە نزیکەی 2000 پێشێلکاری لە ساڵی 2010ەوە راپۆرتانی کە من ئامادەم کردووە تاوەکو ئێستا نزیک بە 2000 پێشێلکاری کراوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لەسەر تاسەری کوردستانی سەر ئەرکی پیشەی ڕۆژنامەوانی چۆنە ینی لە کوردستانە ڕۆژنامەنووسێک کە دەچێتە شوێنێک کە خۆپیشاندان یان نەڕەزاتیە چەندێک مەترسیدارە بۆ خودی خۆی دەڵێ بێگومان ئەمانەی ئەو بڵێن لەم 2000 کاکچیە ئێمە چەندین جار داوامان لە حکوومەت کردو یەک جیهەتی لایەنی جیهەتی بەرپرس پۆلیسە ئاسایشە چالاکی مەدەنیە نەزانم چی یەک کەس ئیجراعاتێکی بەرامبەر نەکراوە بەداخەوە کە لە کاتێکە بەپێی یاسای کاری ڕۆژنامەنووس هەمان مافی فەرمانبەری دەوڵەتی هەیە و بەپێی یاسای مافی بەدەستێنانی زانیاری مافی و هەیە زانیاری پێ بدەیت نەک لەسەرەوەی کە ڕووماڵی خۆپیشاندانێکەکە لە زاخۆ تۆ وەکو تۆڵی سێ چوار ڕۆژە دەستگیری کەی و بێسەر و شوێن و ئەمە لەکوێمە بۆیە من چەندی جاریش وتومە کاکچی ئەمەسە حکوومەتی هەرێمی کوردستان یا بێم یاسای بەڕەسمیە ڕۆشێنێتەوە یا مەسەلەن بێ کاری پێ بکە و ئەم یاسایە پەرلەمان دەنجی لەسەر داوە مەسەلەن مافی فەرمانبەری داوە بە ڕۆژنامەنووس و ئەم کەسەی کە گیراوە ئێوە لەسەر کاری ڕۆژنامەنووسی بووە تا ئەو شوێنی کە لەسەر کاری ڕۆژنامەنووسی نەبێ ئێمە دیفاعی لێ ناکەین خۆی لێ ناکەین بەخاون بەڵام کە لەسەر کاری بە حکمەوەی کە تەجروبەی ئێوە دەزانین ینی گواستنەوەی خۆپیشاندان بۆ نمونە لە زاخۆ هاندانە تۆ کە لەوێ خۆپیشاندان هەیە تۆ میدیایەکی دەتەوێت نەقلی هەموو ئەوەی کەی کە لەوێ ڕووی داوە بۆچی هاندانە بۆچی حکومەت وا دەزانێت کە ئەمە هاندانە لە چای حکوومەتەوە بە نظری من بەڵێ هاندانە هەر بۆیەشە مەسەلەن سکاڵای لەسەر ئێوە هەیە و ڕەنگەش ئەو فۆرمەڵە و شێوازەی کە ئێوە ڕووماڵی پێیەکەن ئەو پێی وابێ ئەوە دامی خۆپیشاندانەکانە و ڕەنگە هاندانە و توندوتیژی لێ یەکەوێتەوە ئەوی کە مەسەلەن لەسەر یعنی ڕەنگە من خۆ بەڕەسمی ئەو ڕای نەگەیاندۆ مەسەلەن ئەو لەسەر چییە سکاڵاکەی بەڵام ئەوەڵێ لەسەرەوەی بەڵام ئەمە بە نظری من ئەگەر کاکچیە قەرار بێ حکومەت ئەم بۆچوونەشی هەبێ ئەو بۆچوونەشی هەبێ کە ئێوە هانی خۆپیشاندان
نیشانتان داوە مەس ئەو کاتە ئەبێ لە دادگا سکاڵات تۆمارکە دادوەری بەڕێز لیژنەیەکی پسپۆر پێگەێنێ ئەم بابەتانەی ئێوە تەماشاکە ئەڵێ ئەمە بڵێ ئەمە مەسەلەن حەقی هەیە غەرامە بکرێ بە ئەوەندە پارە بەڵام نەک نووسینگەیدا بخرێ نەک مەسەلەن پەیامنێرەکەی دەستگیر بکرێت گرفتەکە بە نەزەری من لێرێ تێڕوانینەکە تێڕوانینێکی تا ڕادەیەک سیاسیە بۆ مۆزوعەکە نەک تێڕوانینێکی پیشەوی زۆر باش کاکەنۆر تۆ دەزانی کە پیشەی ڕۆژنامەنووسی چەند مەترسیدارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کوردستان و عێراقیش بە دیاریکراوی بۆ ڕۆژنامەنووسەکان پێویستە چۆن مامەڵە بکەن و بۆچی حکوومەت ڕێز لە کاری ڕۆژنامەوانی ناگرێت ئێوە کە لە سندیکان پێتان وایە کە توانی ویانە ئەو داواکاریان یا ئەو ڕاستپاردانەی کە ئێوە داوتانە بە حکوومەت تەنانەت گوێ لە ئێوەش بگرن کاکسیا لە ڕاستیە ئەمە سەبەبە ڕئیسیەکەی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان کاری ڕۆژنامەنووسی بە پیشە ناناسێ حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئەم لە حەزەیەش کاری ڕۆژنامەنووسی بە پیشە ناناسێ بە کارێکی حرفەیی و میهنی و پیشەیی ناناسێ و بۆیش گومانم هەیەکی ئەترا بەم یاسایە ناکە مەسەلەن وەکو وتم ڕۆژنامەنووس هەمان مافی فەرمانبەری هەیە بە پێی یاساکە بەڵام 2000 ڕۆژنامەنووس لێی درراوە ئەگەر ڕۆژنامەنووسێک پۆلیسێک دکتۆرێک ئەندازیارێک لە جێگای کارەکەی لێ بدرێ حکوومەت بێدەنگە بێ نەخێر بێدەنگ نابێ بەڵام مەسەلەن 2000 ڕۆژنامەنووس لێ درراوە سوکایەتی پێکراوە ئازار درراوە سجن کراوە بەڵام مەسە حکوومەت لەسەر یەک کەیسی ناتوتە دەنگ یەک ئەتیزاری نێناوەتەوە یەک پۆلیسی نەداوەتە دادگا گرفتەکە ئەوەیە کە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان نەبووە بە کارێکی حرفەیی و میهنی و پیشەیی واتە ئەم کێشەیەش چارەسەر نەکرێ ئەم گرفتانە بەردەوامە بێ هەم ئەم گرفتانەی کە بەڕووی ئێوە بێتەوە و هەم ئەو گرفتەی کە ڕوبەڕووی و کاکسیا گرفتەکە هەر ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان و کەناڵی ئەنارتی نابێتەوە کەناڵە حیزبیەکانیش بە هەمان شێوەی ئێوە هەمان گرفتیان هەیە لیان نەدرێ داخرێ سوکایەتی پێکرێ هەندێکی لێرە هەندێکی لە هەرێمی ئەولا بەداخەوە ئەوە گرفتەکەی وە حکوومەتی هەرێمی کوردستان کاکسیابیەوەش بزانێ بە دادگاییکردن و بەداخستنی NRT گرفتەکانی میدیای کوردی چارەسەر نابێ یا با بڵێم ئەو خواستێکی ئەو هەیەتی ناتوانێت بێتە دی بێ ئازادی نەبێ بێ قسەکردن نەبێ بێ ڕێی جیاواز و مخالف نەبێ قسەکە ئەوەیە تا ئەو شوێنێکی NRT من یا حکوومەت مخالفی ئارا و بیر و بۆچوونەکانین ئەکرێش کاتی لێ بکەین لە دادگا سکاڵای لەسەر تۆمارکەین دادوەر بڕیارەدا فقط غەرامە بەڵام نابێت دای بخەی بۆیە بە نەزەری من ئەو قسەی جەنابێت ئەگەر کاری ڕۆژنامەنووسی لە هەموو دنیا کارێکی قورسە لە خۆڕەڵاتی ناوەڕاست و لە کوردستانیش کارێکی دوو جار قورسە دەستی بە زانیاری ڕناگە هاوکاری مادی وەکو پێویست ناکرێت لە قەیرانەکانە بەرەو گرفتی تووشی گرفت دەبێتەوە لە هەر ڕووماڵ و خۆپیشاندانێکە ئەکەوێتە بەر پەلاماری حیزبە حکوومەتە لایەنی ئەمنیە و لە هەمان کاتشاوەیە کە حقوقی دیار نییە مەسەر ڕۆژنامەنووسێک باشە بەڵام ئەگەر ئەوان کێشان لەگەڵەوەی کە NRT نەقلی ناڕەزایەتەکانی کردو خۆ بەشێک لە میدیاکانی دەسەڵات خۆ لایەنگیری تەواو دەکەن بۆ ئەوەی کە حکوومەت دەیکە یان بۆی کە دەسەڵات دەیکاوە نیە خۆ ئەوژیان جارێکی ترە پێشێلکاریە لە ڕاستیا من نازانم کەیسەکەی حکوومەتی نەخستۆتە ڕوونەی داوەتە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە ئەسلی کارەکەوەیە بێ بیداتە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە گرفتەکەی ئێرانتی ئەمەیە و ئەو کاتە بێ مەسەلەن دادگا و پۆلیس ئاگادارکە و ئێشتا ئەمەی نەکردو ئێمە ئاگادار نەکردو ئەوەندەی من بزانم گرفتەکەوەیە و کاک ینی مەسەلەن لە وەکوتم لەسەر هەر کەیسێک هەر گرفتێکی هەیە لەگەڵ ئێوە هەر کەناڵێکی تر هەر لایەنێک ینی مەسەلەن هاوڵاتی بۆی هەیە جیهەتی حکومی بۆی ئێسکاڵا لەسەر هەر کەناڵ بەڵام تۆ دەزانین کاکەڕۆر ئێستا سەردەمی سۆشیال میدیایە ینی خەڵک ئەگەر بۆن من لە NRTیشەوە نەیبینێ خۆ لە لایڤێکی فەیسبوکەوە هەموو ناڕەزایەتەکان نەقڵ دەکرێت بەڵێ ئەوە ڕاستە بەڵام فەرقەکە بەڵام بەرپرسیارەتەکەی وەکۆنێک کە لە کەناڵێکی فەرمیەوە بێ وانە باشترە بۆ دەسەڵات کە لە کەناڵێکی فەرمیەوە بێ بەرپرسیارەتێکەوەی کە تۆ کە وەکو خۆ دوتت کەناڵێکی ڕسمی معتەبەر تۆمارکراو و مۆڵەتی ڕسمی هەیە ئەمە بۆ خۆی گرنگە من پێم وایە تێڕوانینی حکوومەت ئەوەی کە پێشتر باسم تێڕوانینی حکوومەت جیاوازە سەبارەت بە ڕۆڵی ئێوە ئەگەر نا مەسەلەن ئەوە براوەتەوە کە NRT کاری میدیاییەکە بەڵام ئەو تێڕوانینەی حکوومەت چۆنە ئەوە مۆزوعێکی ترەکە بە نەزەری من ئەگەر پەیوەندی بە خۆپیشاندانەکانەوە سکاڵاکەی لەسەریەوە واردە و تەبیعیە مەسەلەن بۆ شوێن سوتاوە مەسەلەن ڕوانەیە سکاڵای لەسەرەوە بێ پێی وابێ مەسەلەن لەگە حکوومەت پێی وابێ مەسەلەن ئێوە یەکێک بوون لە هۆکارەکان فاکتەرەکە کەم پێشتر وتم بەڵام خەڵک کاکەنۆر شوێن سوتاوە ئەمە نەقڵمان نەکردووە یعنی ئەوکە وەکو بەرپرسیارەتی میدیایی کاکسیا من ئەڵێم ئەگەر گریمانەی حکوومەت لەسەر ئەمە بێ سکاڵاکەی خۆ بێ لەسەر گریمانە بێ یعنی لەسەر چی شکات دەکات
بەس ئەبێ سەبەبێکی هەبێ ئەگەر هەر لە خۆیەوە شکات بکە بە نەزەری من دادگاش جواب ناداتەوە ئەبێ فاکتەرێک هەبێ هۆکارێک هەبێ بەڵام ئەگەر فاکتەرەکان ئەوەیە وەکو پێشتر وتم فاکتەر ئەسلەکانی خۆپیشاندان شتێکی ترێ ڕەگ و ڕیشەی زۆری هەیە لە ناو کۆمەڵگا لە ناو حکوومەت پەیوەندی بە نائەدالەتی بە گەندەڵی بە بێمافی بە نەبوونی موچە و ئەمە ئەهدەف ئەسلێکەیە بە نەزەری من ئەگەر حکوومەت ئەمانە چارەسەرکە ئەوەی کە پەیوەندی هەیە بە ڕووماڵی میدیایی و ڕووماڵەکانی NRT و کەناڵەکانی تر و کەناڵە حیزبیەکانیشەوە بە نەزەری من ئەتوانێت ڕێک بخرێتەوە باشتر ڕێک بخرێتەوە بەڵام کاکسیا گرفتێکە بە تەنها NRT لی بەرپرسیارنێ بەشێکی زۆری میدیای کوردی لەو بارودۆخەی میدیایی کە لە هەرێمی کوردستان بەرپرسە یعنی قسەکە ئەوەیە ڕووی قسەیەکی تر بکەمەوەیەکە ئەوەی کە وتمان ئەکسەریەتی بەرپرسیارەتەکە لەسەر حکوومەتە بەڵام زۆر جاریش بەرپرسیارەتەکە کەوێتە سەر میدیا و ڕۆژنامەنووسان یعنی کاکسیا بۆ معلوماتی جەنابەت بەشێکی زۆر لەو کەیسانەی ڕۆژنامەنووس میدیاکان کە چۆتە دادگا ڕۆژنامەنووس تیایدا دۆڕاوە بۆ چونکە فاکت و بەڵگە و دۆکۆمنتی دروستی پێ نەبووە ئەمە نەگەوەی کە حکومە شکاتی کردووی هاوڵاتی تەبیعی شکاتی کردووە لە کەناڵێکی میدیایی لە ڕۆژنامەیەک کە مەسەلەن هەر لە خۆیەوە شتێکی بڵاو کردوتەوە مەسەلەن معلوماتەکەی ڕازنیە و لە هەمان کاتە پۆزشەکەشی لە هەمان شوێن بۆ نێناوەتەوە گرفتەکەوەیە میدیاش پێویستی بە پیاچوونەوە پێویستی بە چارەسەرکردن هەیە پێویستی بەوەیە لە چوارچێوەی فۆرمێکی تازەیە کاری میدیایی دابڕێژدە ئەوی کە تۆ تەر کەس فەیسبوکێکی هەبێ پێی وایە ڕۆژنامەنووسە ئاخر ئەمە کێشە و گرفتی زۆری دروست کردووە مەسەلەن ئەمە پێویستی بە ڕێخستنەوەیە پێویستی بە فۆرمێکی تازەیە بەڵام بە مەرجێک نابێ ئازادیەکانی سانسۆر بکرێت زۆر باش کاکەنۆر گەر وەڵامێک دەبێ بە کوردی کاکسیا خۆی لە ڕاستیان من بۆ خۆم پێم وایە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان گرفتی هەیە وەکو هەموو سندیکا و ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان و گرفتەکەشی جۆرا و جۆرە بەڵام قسەکەوەی ئێمە وەختێک ئەو ڕۆژنامەنووسانە لای ئێمە ئەندامن مثلەن بەداخەوە کە ئێمە فشاری خۆمان زۆر کردو بەداخەوە حکومەت گوێ ناگرێ وەکو وتم ئێمە سکاڵامان کردووە قسەمان کردووە لەگەڵ لایانی معنی دانیشتوین و حکومەت خۆی ئەترا خۆ کاکسیا با گوێ لە 1000 ڕۆژنامەنووس نەگرێ خۆ دوێنێ و پێرێ 100,000 کەس 50,000 کەس هاتوتە سەر جادە داوای مافەکانیەکە بۆ گوێ لەوە ناگرێ قسەکەوەی کە گوێ ناگرێ خاڵێکی ترەوەیە کە بەداخەوە ئێمە زۆر ڕۆژنامەنووس لای ئێمە ئەندامن کە بە مستحق نەبوون بە ئەندام ئەمە خەلەلی سندیکایە ومثلا بۆ وەرگرتنی زەوی دێ یا مەسەلەن کاکزانە خۆی یەکێک وێلانە ڕەنگە 4 ساڵ 5 ساڵ ئابوونی نەداوە کە مەسەلەن لانی کەمە ئیجرعاتە قانونیەکانی جێبەجێ بکە و بەشێکی زۆریشی مەسەلەن ڕەنگە بەرپرسیارەکەوێت سەر حیزبەکەی یان